سڵاتان لێ بێم کاتتان باش لاڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24 لەگەڵتانین بەرنامەی ئەم جارشمان کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز لە خۆ دەگرێت تا کۆتایی لەگەڵمان بن. تەمەنی 15 ساڵە و خاوەن چەندین خەڵاتە بۆ داهێنانەکانی. دروستکردنی تابلۆ و هونەری دەستی لە دار و کەرەستەی بەکارهاتوو. هەردوو قاچی نییە و لە پەروەردەکردنی منداڵەکانی کۆڵ نادات. من هێدیکە سلێمانم لە دایکبووی شاری مەهابادم مای 7 ساڵە لە شاری هەولێر دەژیم و لە پۆلی چاری بنەڕەتیەوە دەستم بە خوێندن کردووە لە شاری هەولێر. لە پۆلی حەوتەوە دەستم کرد بە داهێنان و حەزم کرد کە دەمێ بەردەوام بم لە بارەدا. یەکەم داهێنانم بە ناوی پەرگاری بێزی بوو یان ئۆڤڵ کۆمپاس کە دەتوانێت لە هەمان کاتە بە شێوەی بازنەیی و هەروە شێوەی هێلکەیش بە 2 سنتەر بکێشێتەوە. کە ئەمەش کارێکی نوێ یان تا ئێستا توانین بڵێن کە هیچ پەرگارێکمان نییە لەناو بازاڕدا کە خەڵک بتوان باسایی بەکاری بێن و بتوانن شێوەی هێلکەی پێ بکەشنەوە و هەروە ئەو بۆ پەرگارەوە دەتوانی شێوەی بازنەیی بە 2 سنتەر دروست بکەیت واتە ئەو ڕوڵەی یا ئەو یاسایی کە دەڵێ بازنە تەنیا بە 1 سنتەر دروست دەکرێت دەتوانێت ناتوانین بڵێ ڕاست نییە بەڵکو توانین بڵێ لەگەڵ 1 سنتەرەکە توانێت بە 2 سنتەریش دروست بکەیت. کارێکی تریشم بە ناوی سکانەر کلینەرە کە بۆ سەر پۆلەکان و بۆ سەر سەبوڕەکان بەکاردێت. مامۆستا بە فشاردانی یەک دانە دوگمە یا فشاردانی ئەو باتومەکە لەوێ هەیە سکانەرەکە دێت و بابەتەکەی سەر سەبوڕەکە سکان دەکات و لە هەمان کاتیژە ڕەشی دەکاتەوە. و بەهۆی ئەوەوە قوتابەکان پێویست ناکا کە لە هەمان کاتە جۆ بدەنە مامۆستا و بنووسنەوە و ئەو سترێسەوە یا ئەو مشەوەشیان بۆ دروست بێت کە بتوانن هەردوو لا کۆنتترۆل بکەن. بەهۆی ئەوەوە تەنها جۆ دەدەنە مامۆستا دواتریش بە ئێستی کارت یان لە ڕێگای لاپتۆپ و مۆبایلەکانیانەوە دەتوان بەڵاحەتی بابەتەکەی سەر سەبوڕەکە وەربگرن و سوودی لێ بکەن. دوایین کاریشم بە ناوی کارێکە سیستەمێکی پارێزگاریکردنە لە تراکەکان هەر کاتێک کە لۆریەکان بەناو ڕێگا گەورەکاندا کە دەڕۆن زۆر جار هەیە کە تووشی ڕووداوی هاتوچۆ دەبن لەگەڵ ئەو تابلۆیانەی کە لەسەر ڕێگاکان هەیە یا لە بەڕێگا و تونێلانەکە لە ڕێگاکان هەیە. هەر کاتێککە بارەکەیان لە بەرزایی پێویست زیاتر بوو بەهۆی ئەو سنسۆرەوە کە لە ڕێگای ئاوێنەیەک و سنسۆرەکەەوە لە کۆنتاکتان لەگەڵ یەکدی هەرکا بە ناویاندا تێپەڕ بوو بەرزەکە زیاتر بوو هەستی پێدەکات و سیگنال دەنێرە بۆ یەک دانە بەشی ئەلکتریکی گەورە یان بەشێکی کارەبایەتە کە گڵۆپێکی سووری گەورەیە سیگنال دەنێرە بۆ ئەوەی کە ئاگاداری شۆفێرەکە بکاتەوە کە خەتەرێک یا هەڵەیەک لەسەر بارەکەی تۆ هەیە و ئەوش دەتوانێت ڕاوەستە. بۆ پرۆژە داهاتووشم دەمهەوێت یارمەتی کەسانی خاوەن پێداویستی تایبەتەکان بکەم چونکە بە بڕوای من ئەوەن زۆر شتیان هەیە کە دەتوانین بۆیان دروست بکەین بۆ ژیانێکی ئاسوودەتریان هەبێت. هەروەها دەمهەوێت بۆ کارانی کە تا ئێستا کردومە سپاس بنەماڵەکەم و مامۆستاکان و قوتابخانەکەم بکەم کە زۆر یارمەتی دەرم بوون تا گەیشتم بۆ پلێ. هەدیکە تەمەنی 15 ساڵە و کۆمەڵێک بیرۆکەی جوان و سرنجڕاکێشی هەیە وەکو بینیمان توانیوەتی بەنجامی بگەێنێت. لە ئێستاش تاوەکو خۆی باسی دەکات ئەگەر دەرفەتی زیاتری پێ بدرێت ئەتوانێت خزمەتی باشتر بکات بۆی کە سەرکەوتنی باشتر لە داهاتوودا بەدەست بێنێت.
هاوڵاتیەکی شاری سلێمانی بۆ ڕازانەوەی ماڵەکەی خۆی لە دار و کەرەستەی فڕێدراوە بێ کەڵک تابلۆی جوانی دەستی هونەری دروست دەکات کە زۆر سەرنجڕاکێشن. وەکو خۆشی دەڵێت کارەکانی بە شێوازێکە کە دووبارە بوونەوەی نییە، تا کارەکانیشی کۆتایی پێنێت نازانێت چی دروست کردووە. ئەو سەرەتا وەکو حەز و خولیایەک دەستی بەم کارە کردووە، بەڵام ئێستا وەکو پیشەیەک تەماشای دەکات و لە کارەکانی بەردەوام. من ناوم هیوا عێزەتی حەج مستەفایە، دانیشتووی شاری سلێمانیم. بۆ حەز و ئارەزووی خۆم دەستم کردووە بەم ئیشی دەستانە کە زۆربەی لە دار و لە ئەو دارە کۆن و کۆتەرە خراپانەی کە فڕێدراوە دروستیانەکەم وەکو حەزێک، بەڵام ئێستا وای لێ هاتووە بۆ بە هونەر ئەو شتانی کە منیان کەم زۆربەی هونەرین و جوانن، وەکو پێداویستیەکیش لە ماڵە ئیسپادەی لێکێت. ئەو ئیشانەی کە دروست یەکەم زۆربەی حەز و ئارەزووە، هەتا شتەکە دروست نەکرێت، هەتا من شێوەکەشی لەوانەیە نەزانی چۆنی دەرەچێت. بێزگەر لە دار کە ئەمە شێوەیەکی دارە و لەو دارە سێرکە لەم بابەتانە ئەوتە ئەم قاپە جوانم لێ دروست کردووە. ئەتوانم لە سیرامیک، لە بۆرەک، لە چیمەنتۆ، لە کەلەشیم، لەوانەش لە بەرد یان لە شاخی حەیوان من شتی جوانم لێ دروست کردووە و زۆر بەشی لە ماڵەوە دامناوە و بۆ جوانی. من هەر لە گەنجێتیشەوە حەز و ئارەزوی ئیشی دەستم هەبووە، لە هەشتێکشم کوێتە بەردەست ئیشێ شتێکی دەستی لێ دروست دەکەم. ئەمە ئێستاناش 3-4 ساڵێکە ئەم وەرشەیە لە من ئیشێکی ترم هەیە کە ئیشی ڕۆنی سیارەکەم، بەڵام ئەم وەرشەیەم داناوە هەر لە پشتی دوکانەکەی خۆموانێ، شوێنێکی خۆمە. هەچ کاتێ بۆ بێتاقەتی و بۆ کات بەسەربردن یان بێت ئەوەی حەزم نەین نەبێت سەیری ئەخبار و تەلەڤیزۆن ئەو شتانە ناکەم، یەم بەم نوع ئیشانەوە خۆم مەشغوڵەکەم و حەزیشی لێ بینم و سوودیشی لێ بینم. من ئەم ئیشی دەستانە کە دروستیانەکەم جۆرا و جۆرن، حەجمەکانیشان جۆرا و جۆرە، و جاری وا هەیە نازانی چی دروستەکەی، شتێک دارێک یان بەردێک یان بابەتێک گێتە بەردەمە لە هەستی خۆتەوە سەیری ئەو شتاکەیت و دوایی کە دروستیەکەی ئەنجا ئەزانیە بێ بەچی. ئیشی دەستیش یەک جارە جارێکتر دروست نابێتەوانێ، بە تایبەتەوانەیە کە لە دار دروست دەکرێ لەبەرەوەی کە ئەسڵی دارەکە چۆنە لەوە شتەکە دروستەکە، هەتا دروستیشی نەکەی نازانین چی دەرەچێت، لەبەرەوەی یەک جارە و لەو شێوەیە جارێکتر دروست نابێتەوە. هاوڵاتێکی دەڤەری ئامێدی ماوەی نیو سەدەیە کار و پیشەی ژەنینی ئامێری دووزەلەیە. ئەو ستایلێکی جیاواز بەخۆی هەیە و لە زۆربەی فستیڤاڵ و بۆنە و ئاهەنگ و ڕێوەڕسمەکانیشدا بەشداری دەکات. وەکو خۆشی باسی دەکات پێشکەوتنی تەکنۆلۆژیا و زۆربوونی ئامێرەکانی میوزیک کاریگەری لەسەر هونەرەکەی دانەناو، ئێستاش بەردەوام بەشداری ئەو ڕێوەڕسمانە دەکات.
ناسینا من گل خلکه که دربه و خدا قلی وک دوتی بیش وک هنرمند بره عالمش بیناسی دو یا سه پیشمرگوتی از چما با کورکو با پازی مخواه کشو نیگ محمد مگوته محمد گو بله مگوته تو این چواب بفید بیند دوتی گوته مبا مزور و زحمته تو نشی فیل بی اما چند سال از دوتی بیجم انشم بینو خواه خوب تو نشی بس هکی بیجن و هکی خل بیجیده هندم سونایی هم نزانی بچه گوته کاتو نیشا مبده مشورا بهنه نیه تو تبلو نیشا مبده گوته هم ده چه زلکه که اینی که پرداخ اوه دو ده پفکه یه ده زلکه بینو خواه خوب اما ایک یا دوی جی دتی ده بیجی ده خواهدی هم مقام دواتا که چه مقام تینا گوته دیو مقام ده سلیقه لیده او زفیل بی بس پا میجایه تازانی سلیقه تویبت هر کسی شیخانیه گلشینیه بوده چی داوتو بجانیه چه بجنه بابلکانیه بوده چه بجه بیریکیه بوده چه بجه بیگه دلالیه گله نوعی داوتو ایتای بجه هر شرطه حتی مروف بزانید مروف شرازابی بزانید پیشمرگوت که و شیوانت که گوانت که داخل درینو جو درینو زبارو فلانو داوتو جه عالم بجی من یاسه اما چما داوتت خرو هشتی تدی مراد چما داوتتون من ها ابشولکی بابم چجا نگوتم من تبو چه بشولکی تبو چه هوتی ها تازانی هندای مالات بجن مقام حرامه ددگاه حرامه زرنو حرامه امجی نو بجن حلاله بس وقتی گله که تو آف ده تازانی دلی مرو ود بید فلکلوی دلی مرو ود بید حتی نولا بابم چجا نگوتم منجی نکه خودی اختی از دت تیله داشت خالام دنیا خرج دلی مدو هنجی هن زاوکم خوش بید تشت کیف الکروی دلی مرو ود بید حتی ولی یا زحمت جی بگوتنی جو زحمت بو بینی جو زحمت بس دلی مرو جاله بابی یب زاوکا محەممەد قادر تەمەنی 16 ساڵانەوە ماوەی 2 ساڵە دەستی بە هونەری وێنەکێشانەوە کردووە. ئەو سەرەتا وەکو حەز و خولیایەک وێنەی کەسایەتی بەناوبانگەکانی کوردستانی جیهانی کێشاوەتەوە و ئێستاش وێنەی خەڵک دەکێشێتەوە ئەوانیش پێشکەش بە عزیزانیانی دەکەن. من تەمەنم 6 ساڵە دانیشتووی قەزای شارە زۆرم و بۆیە دەستم کردەوە بەکاری وێنەکێشان چونکە خولیان بۆ هەیە بووە و سەرەتای سێری وێنەکێشەکانی ترم کردو و سێری کارەکانیان کرد کارەکانیان زۆرم بەدڵ بووە بۆیە دەستم کردەوە بە وێنەکێشان و سەرەتای وێنەکانم زۆر خەڵک بەدڵیان نەبووە بەڵام ماوەی 2 ساڵە دەستم پێکرد و ئێستا خەڵکی زۆر بەدڵیانە و خەڵکی بۆ دیاری دەیان بە بۆ لای ئازەکانیان. زیاتر خەڵکی خواتیان لەسەر وێنەی ڕەشوسپیە و پۆرتڕێتی شخصی خۆیانیان بۆ دەکێشم. شێوازی کارکردنی من تەنها وێنەی ڕەشوسپیە و تێکەڵاوێکە لە وێنەی ڕیالیزمی و ئەکادمی.
وێنەکانی من لە دوو قیاسا خۆی دەبینێتەوە قیاسی بچووک و گەورەمانەیە قیاسی ئەی4 و قیاسی ئەیسری ئیتر بەپێی داواکاری و خواستی کەسەکە من دەیکەشم قیاس زیاتر خواتە سەر قیاسی ئەیسریە چونکە قیاسی گەورەی و ئیشەکە جوانتر و ورتر دەردەچێت ئەو لە ماوەی ئەو 2 ساڵێک کە من دەستم کردە بە وێنەکەشان زیاتر لە 50 بەرەم وێنەیم هەیە و بەشداریم لە دوو پێشانگای هاوبەشدا کردێتەوە وێنەکانی من لە کەسایەتە بەناوبانگەکان و ئەکتەرەکان و وێنەی ئاژەڵ و هەمە جۆر دەبینێتەوە. من سەرەتا کە دەستم کردۆ ئەم کارە زیاتر وێنەکان نامی بۆ خۆم کێشاوە زیاتر کەسە ناودار و بەناوبانگەکان و ناسراوەکان بەڵام دواتر کە پەرەم بە کارەکەمدا خەڵکی شەکانی بەدڵ بووە ئێستا بەپێی داواکاری کڕار ڕسم دەکێشم زۆربەی وێنەکانیشم وێنەی پۆرتڕێتی خەڵکیە و خەڵکی بۆ دیاری بەکاری دێنن بۆ ئازیزەکانی. وێنەیەکی پۆرتڕایتە لەسەردا بۆ هاوڕێکی خۆشەویستم دەکێشم بە دیاری پێشەشی دەکەم بۆ ڕۆژی لەدایک بوونەکەی. باخچەی ئاژەڵانی سلێمانی بیرۆریەکانی خۆی لەگەڵ سالە و فاتە زیندوو دەکاتەوە ئەو دوو مەیمونەی کە پێشتر لەو باخچەیەدا بوون و ئێستا لە ژیاندا نەماون و زۆربەی خەڵکی سلێمانی و دەوروبەر یادگاریان لەگەڵدا هەیە بەڵام ئێستا هەر لە ئەو باخچەی ئاژەڵانەدا دوو مەیمونی دیکە کە سێ پشتی خۆیانن بە هەمان ناو لەو باخچەیەدا هەن خەڵک ڕۆژانە سەردانیان دەکەن و بە هەمان نەفەسی جاران وێنەی یادگاریان لەگەڵ دەکێشن. من ئاری سەفا سەرپرشتیاری باخچەی ئاژەڵان سێرانگای نەورۆز ئێمە دوو مەیمونمان هەبوو بەنای فاتە و سالەوە لە ساڵەکانی 95 بەناوبان بوو ئەم شوێنە سێرانگاکەمان بەو دوو مەیمونە بەناوبان بوو ئێستا و دوانە لە ژیانە نەماون دوانمان هەیە ئەوانی شەر بەنای سالە و فاتەوە کە ئەکاتەنەوەی ئەوان جمرێکی تایبەتی خۆیان هەیە ڕۆژانە خەڵک سەردانیانەکەن هەیە بە تایبەتیە بۆ لای خزمەتێکا و خواردنوشتیان بۆ هێنێت. جمهورێکی زۆریان ڕۆژانە خەڵک سەریان لات خواردنوشتیانیان احتیادیە ئەسا هەیە جبزیانات هەیە مۆزیان بە تایبەتی لە بازارەوە بۆێنن ئەیانەنێ خەڵک گێت لەگەڵ یانە کەیف و خۆشیەکان ئەمانش خۆشیان تۆزێک حەزیان لە سوحبەت و شتە لەگەڵ مرۆڤایکەنی تر جمهورێکی باشی هەیە. ئەم مەیمونانە مێژوویەکی زۆریان هەیە لە نەوەیەکەوە هاتوون و تەمەنەکانیشان تەمەنێکی زۆرە ژین بە گوێرەی خزمەت و شوێنەکان ئەگەر خزمەت و شوێنەکان باش بێت تەمەنێکی زۆر بۆ 40 ساڵە ژین. جاری وایە خەڵک یاریان لەگەڵاکەن بۆ نمونە مۆبایل لە هێنە پێشەوە لەگەڵ یانە ڕسمەگرن ئەمان پەلاماری مۆبایلەکان ئەی بەنە ژوورە ئیشکێنن تەزوی حەفرێنن جاری وایە جگەرە خەڵگیان ناتێ ئەیفرێنن ئیتر ینی کەیف و خۆشیەکە بەو خەڵگەی کە ڕووە کاتە ئێرە خەڵکێکی تایبەتە بۆ لای لەبەر خاتیەوە کەیف و خۆشیەکە مەیمونانە لەگەڵیان نایکەن. تەمەنی مەیمونەکانی ئێمە تقریبان بۆ 10 ساڵە بێت
ڕۆژانە کرێکارێکمان هەیە دەستەکە بە پاکردنەوەیان لە هەشتی بەیانی ئەیان شوات خواردنەکانیان سێژەمە درێت مۆزە میوەیە سەوزەیە ئەیانینێ بەس خەڵک هاوکارمان نیە داواکارین کە خەڵک هاوکارمان بێ یارمەتیمان بن کە بتوانن ئەم مەیمونانە بە شێوازێکی باش مامەڵەیان لەگەڵاکەن. سەمیعە شێ محەممەد دافرەتێکی خاوەن پێداویستی تایبەتە کە حوت منداڵ پەروەردە دەکات. ئەو 22 ساڵ بەر لە ئێستا هەردوو قاچەکانی لە تەقینەوەیەکدا لە دەستاوە بەڵام لە پەروەردەکردنی منداڵەکانی کۆڵی نەدا و هەموو کارەکانی خۆی و منداڵەکانیشی بۆ خۆی ئەنجامی دەدات. ناوم سەمیعە شێ محەممەد عەلیە تاپۆلی شەشی ئامادەیم خوێندووە 21 ساڵەکەم ئەندامم ژیانی هاوسەریمان پێکێناوە 3 منداڵم هەیە کچێک و 2 کچ و کوڕێکم هەیە نەوەی 2 ژنی تریشە هەر ئەوانش لە لای خۆمن و پێش ئەوەی مەسەلەن پیاوەکەم ئەمرێ خوایکە جژنەکان جیابوو بوونەوە منداڵەکانیش هەر لە لای خۆمن و ئەوانش بەخێو دەکەم 3 کوڕ لە دایکێکن کچێک لە دایکێکە هەمووی بۆ خۆم سەرپەرشتیانەکەم و دەرسیان پێ دەڵێم و هەموو ئیشەکانی ماڵ هەر بۆ خۆم دەیەکەم و ئیشی نەخش و چنین و ئیشی خەیاتی درومانکردن یعنی ڕۆژانەی پێداویستی منداڵەکانتی هەبی بۆ خۆم دەیکەم و بۆ خۆم بڵێن دەرسیان پێ دەڵێم بۆی مەسەلەن بۆی زیرەک بن لە مەکتەب باش بن دوای ئەوەش بەیانیان کاتی ئیشکردنم سەعات 6 لەخەو هەڵدەستم 6 و نیو ئەوە هەر کاتە خەبەرم بۆوە ئیدی هەرسمنان و چاوشتیان بۆ حازرەکەم و بەڕێیانەکەم بۆ مەکتەب و دوای ئەوەش هەتاوان دێنەوە مەسەلەن چێشتی نیۆڕیان بۆ ئامادە دەکەم و دوای ئەوە پاش نیۆڕۆ ئیشەکانی تر دەکەم جا لە مەجارەکە مەجالم هەبوو چنین و درومانەکە و لە مەجارێکیا قاپ و ئیشی ماڵ و ئەو کچەکانی یارمەتی مەدەن هاوکار من زۆر مەسەلەن هەر شتێکی کچەکان خاستن هاوکار من کوڕەکەم ئیشی بازار هەبی دەیکا بە زۆربەی شت هەیە ئەو نازانەویان ئەوە نییە بۆ خۆم دەچم بەس بازار گرفتێکی زۆر ناخۆشە بۆ من چکەن بڵێن بە عارەبانە دەچم و منداڵەکان لەگەڵم دێم و کاتێک مەسەلەن من بە مانگ دوو مانگ جارێک دەچمە بازار ئەو کاتی یان مەسەلەن بەوای خەستەخانەوە گە بچم یان بەوای شتێکی دیکەوە بچمە بازار ئەو کاتی شتم زۆر دەوێت پێویستیەکانم زۆر دەبن کە بیان کڕم ئەو کات پێم نایەتەوە بە عارەبانە دیان دەبی لەسەرک بە تەکسی بچم عارەبانەکە کەمە ناو تەکسیە تا دێمەوە ئەوش تۆزێک بڵێن ناخۆشە بۆ من. وەڵاهی چکە بڵێن لە گچکەیەوە منداڵەکان بە گەورەی نەهاتوونەتە لای من و لەگەر منداڵەکانی دی نەگونجێن و هەست بە شتێک بکەن هەست بە هیچ ناکەن یعنی هیچیان ئێستا کچە گەورەکەم مەسەلەن تەمەنی دەچێت بۆ 12 ساڵ هەست ناکات یعنی کە مەسەلەن من داچی ئەوم یان ئەو نیم هەست ناکات هیچ منداڵەکانی کەشم نازان بەس کوڕە گەورەکەم دەزانێ لەناوانی کەش ناز کچەکانی خۆشم نازانم. لە ماوەی ڕابردوودا بینەر و بیسەریەڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە بوون لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیەکی دیکە هەرشاد و بەختەوەربن.